محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 125 سوورەتی بەقەرە کە خوای گەورە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێت چەند مەشهەدێکمان بۆ باز دەکات. دەفەرمێت وَإِذْ جَعَلْنَا الْبَيْتَ مَثَابَةً لِلنَّاسِ وَأَمْنًا. وَإِذ يعني بیر بکەنەوە کاتێک جعلنا جێڕامان البيت يعني ئەو ماڵە مەبەستی شوێیە، مەبەستی کەعبەیە. بمثابة للناس، مثاب يعني بشويني قرانوا بوچونوا، وهندك دفرمون يعني شويني پاداش لسر ورقرتنوا بو همو خلقي. طبعا هردو معناها كدرستن ها مكة سرشتي وايا ها هر کەسێک جارێک بچێت حەزی بۆی دەچێ بەردەوام بچێتەوە وایە. ها دیوتانن ئەوانەی حەزیان کردووە زۆرتر حەزیان لە حەزیان ئەوانەی نەیان کردووە. عەمرە طبعا هەتا نەچی لەوانەیە زۆر تامەزرۆی نەبی وایە، بەس ئەوەی جارێک دەچێ هەمیشە دەڵێ پێم بکرێ ساڵی چەند جارێکی دەچم وایە. و هەیە هەر بەڕاستی ئەوەندە طبعا تێکەڵ بووە لە لەگەڵ ناخیدا پارەی قەرز دەکا ها بۆ عەمرەیەکی سوننەت جاری وایە لەبەرەوەی حەزەکە مەیلەکەی بۆ دروست بووە. بۆیە مەثابە ها معنایەکی زۆر دەقیقی خۆیەتی، یعنی جێگایەک جارە بەید یعنی چی؟ یعنی ماڵ یعنی شوێنی ئیسراحەتکردن، شوێنێک کە تێیدا ئارام دەبی و مەثابەشە، یعنی شوێنێکیشە هەمیشە دەتەوێت بۆی بگەڕێەوە، دەتەوێت بۆی بچیەوە. تەمان ئەو معنایەش هەر دروستە، ئەو معنایەش هەر دروستە کە بڵێن شوێنی پاداش وەرگرتنەوەیە ها، چونکە نوێژێک کە لە کەعبەیدا دەیکەی خێرەکەی چەندە؟ 100,000 نوێژە و هەر عیبادەتێکی دیکە 100,000 ئەوەندەی عیبادەتی شوێنەکانی دیکەیە. بێگومان تەمان هەم بۆی دەچیەوە و هەمیش شوێنی پاداش وەرگرتنەوەیە. جا دەفەرمێ وَإِذْ جَعَلْنَا الْبَيْتَ بیر بکەنەوە کاتێک کە جێڕامان ئەو ماڵە بمەثابة للناس، بە شوێنی گەڕانەوەی خەڵکی، شوێنێک کە خەڵک بۆی دەگەڕێتەوە یان شوێنی پاداش وەرگرتنەوەی خەڵکی. وازەح ئەوە یەک. و ئەمنا و هەروە کردمانە جێگایەکی پارێزراویش وایە. طبعا مەکە هەم خوا وعدی داوە بیپارێزێ وایە، هەتا لە فتنەی دەجال و ئاخر زەمانیش طبعا دەجال دەچێتە هەموو شوێنێک ناتوانێت بچێتە مەکە و مەدینەی وایە. و هەر کەسێکیش بچێتە مەکەی پارێزراوە ها، هەر لە سەردەمی ئیسلامیشدانا پێش ئیسلامیش ها لە ناو مەکەیدا عادەتی عارەبەکان بتپەرستەکانی جوا بوو ئەگەر گەیشتبانە ئەو کەسێک کە بابیان کوشتووە دژمنی خوێنەیانە لە ناو کەعبەیدا دەستیان بۆ نەدەبێت ها حورمەتەن بۆ بەس کەعبە بەڵێ ئەوان بەس باسی کەعبەیە، بەس ئەوەی دەجالی باسی ئەویان باسی مەکە و مەدینەیە دەنا ناوە بەس باسی مەکەیە. ئەوان بەڵێ ئەوانە پیسی هەڵناگرن، بەس مەبەستم کاتی خۆی ئەو ئەمنیە بەڵێ لەبەر ماڵەکەیە کە ماڵی خوای لێ و خوای گەورە وعدی پاراستنی داوە و خوای گەورە دڵی ئینسانی وا لێ کردووە ها. ئێستا چێ چووە کەس حەزی نەکردوانە لە مەراسیمی حەزیدا بە تایبەتی ئەو هەموو بەسەریەک کەوتن و بەریەک کەوتن و پاڵ بەیەکەوە نان و خۆگە شوێنی کە بێ دەبێت لە دەقەیەکیدا 100 شەڕ بکرێ وانە. بەڵام لەوێ کابرا لە پێش چاوی تۆ جاری وایە هەیە بەسەر بابل براد منداڵت دەکەوێت دەیکوژێ لەبەر لاقیدان بردووە چەند ساڵان شتیوا بووە کابرا هەر بیریش ناکاتەوە تاخوا کوێوای لێ کردووە وایە، یان بیگرێ یان ئینتیقامی فعلەن شوێنەکە شوێنێکی پارێزراوە، هەم مەکە پارێزراوە خوا پاراستوێتی ها کاتی خۆی لە جەیشی ئەبڕەهە و سوپای ئەبڕەهەش کە کەس نەبوو دیفاعەکە خوای گەورە تەیڕەن ئەبابیل باڵندەی بە پۆل ناردن بەرگری لە مەکەی کرد کە بتپەرستەکانیش دەیانگوت ئێمە دیفاع لە مەڕ و ماڵاتەکانی خۆمان دەکەین ئەوەی خۆمانن، خوای بەیتیش ئەڵڵایە با بەخۆی دیفاعی لێ بکە فعلا دیفاعی لێ کردها و ئەمنە و کردمان بە شوێنێکی پارێزراویش. جا خوا دەفەرمێ واتەخیذوو من مەقام ئیبراهیم مصەلا، بیکەن شوێن پێی ئیبراهیم بە مصەلا بە شوێنی نوێژکردن. واتەخیذوو یعنی بیگرن من مەقام ئیبراهیمە ئەو جێگایە کە ئیبراهیم تێیدا ڕاوەستا بوو بیکەن بەچی بە مصەلا بە شوێنی نوێژکردنەها. ئێستا ئەوەی تەواف دەکا وایە
دوای تەوافی سنەتە چی بکەیت لەکوێ تۆ چووی لە دوای مەقامی ئیبراهیمی مەقامی ئیبراهیم یعنی ئەو جێگایی کە ئیبراهیم چی تێدا کردووە بۆچی ڕاوەستاوە ئەو کاتێک کە کەعبەی دروست دەکرد بەردێکی لێ بوو بەردەکەی دانابوو بۆی بتوانێت تەوان دیوارەکەی بەرزتر کاتەوە جا شوێن پێی ئیبراهیمی لەسەر بەردەکەی هەن جا هێندێک لە عولەما دەفەرمون ئیبراهیم کە لەبەرەوەی بە ئەمری خوای چۆتە سەر بەردەکەی هەرکە چۆتە سەر بەردەکەی ڕێک جێ پێیەکانی دەرچۆتەوە هەندێکی دەفەرمون نا بەردەکەی بردۆتەوێ بەدەستی شوێن پێیەکانی خۆی دروست کردوون بۆی گە بەردی دیکەی هەڵگرتن پێی نەترازێ لە کاتی دروستکردن دیواری کە چۆن قادرمەیەکی بە شوێنێکی هەڵدەنە شوێنەکەی قایم دەکەی جا هەر کامێکیان بێوەل حاصل شوێنەکە شوێنێکی مبارەک و پیرۆزە خوای گەورە دەفەرمێت وەتەخیذوو من مەقامی بیگرن شوێن پێی ئیبراهیم مەقام یعنی شوێنی ڕاوەستان شوێنی ڕاوەستانی ئیبراهیمی بە نوێژگەی خۆتان شوێنی نوێژکردن وازح معناکەی وانە وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا بيربكنوا كاتك كجرامان أو مالا بمثابة للناس بشويني بوغرانوي خلقي يا شويني پاداش ورگرتنوي خلقي وأمنا وهروا كردمان شويني كي پارزراو وهر كسيشش بسيطة ناوي پارزراو به واتخذوا ايوش بيكن أي إيمان دارنا بيقرن أي إيمان دارنا من مقام إبراهيم جيغاي راوستاني إبراهيم بمصلى بجيغاي نواجي خوتا واضحة؟ أو جاد فرمي وعهدنا إما فرمان مان كرت وأمر مان نارد بوشي إلى إبراهيم وإسماعيل بولاي إبراهيم وإسماعيل فرمان مان نارد أمر مان نارد بولاي يا بلين مان ورقر طبعا لإبراهيم ولإسماعيل بمان قلتن شي أن طهرا ألفي بيوي باكي كنوا هر دوكتان طبعا بيتيا يعني مالكي من أو مالي من بوشي باك كنوا للطائفين وأو كسانيك طواف دا كان يعني دا سورين هو بدوري كعبة دا والعاكفين بو أواني كديانوي بمن نوا اعتكاف دا كان لناو مالكي دا بوي ببيسيتي دا نبن والركع السجود وبو أواني كركوع سجد دبن كرنوش دبن بو خواي قبره وبو خواي قبره دتسمنوا چونك لناو كعبي دا هم أو عبادتاني تيدا أنجام ددرن وايا هم توافي تيدا دكري كطواف بو خوي عبادتها بهر نوعك ولا هر كاتك دا ببي حج وعمرش اگر بسورة وبدوري كعبي دا طواف سورانه وكوكو نويجه وايا حديثي لسرتنها جیازەکەی ئەوەیە کە لە نوێژە دا قسەکردن دروست نییە لە تەوافی دا قسەکردن اعتیادیها دەنا دەبێت وەکو نوێژە دەستنوێژت هەبێت و هەموو شتانی نوێژی بەتاڵ دەکەنەوە تەوافیش بەتاڵ دەکەنەوە جگە لە قسەکردنێ دەوان وەالعاکیفینە عاکیف یعنی ئەو کەسە ئیعتیکاف دەکات و نێتی مانەوەی دێنێ لەوێ تەمەن خێرەکەی زۆرترە و ئەوەشی کە لەوێ ڕوکوع دەبات و لەوێ سوجدە دەبە واضح وانە يعني بلين مان ورقرت يا أمر مان كرت بإبراهيم وبإسماعيلي كفي مان قلتن باك كان ومالكي من بو أو كساني دا سورة طواب دا كان دا سورة نو بدوري كعبة بو أواني كتيدا دا من نوا بو أواني ركوع دبن دا تمنوا بو خوا وأوانشي ككرنوش دبن واضحة؟ أو آتا بلغي لسر أويك كعبة تا أو كاتي عفو مالي خوا تا أو كاتي طبعا شوينواري نەمابوو و کۆمەڵێک پاشماوەی دار و بەرد و گوڵ و خەر ئەوەشی بەسەردا کەوت بوو وەکو شوێنێکی دیکەی پیسکراوی لێ هات بوو خوای گەورە بە ئیبراهیم و بە ئیسماعیلی ئەو ماڵی خۆی پاک کردەوە و خاوێن کردەوە کە ئەو ماڵە طبعاً ئەو ئاەتەوە ئێستا دەگەینە ئاەتی دیکەش کە بەڵگەیە لەسەرەوەی کە ئیبراهیم کەعبەی دروست کردووە یا درستی کردوتەوە درستی کردووە یا درستی کردوتەوە بەڵێ لە سەردەمی چێدا دروست کراوە چێ دەزانێت بەڵێ قسەی بەقووەت ئەوەیە کە ئادەم درستی کردبێ
چونکە ها سادەگەینە ئاەتەکەی دیکەش ئەوەی کە ئیبراهیم کردوێتی تەنها تەعمیرکردنەوە و نوێکردنەوە و خاوێنکردنەوە بووە وایە جا دەفەرموو لە سەردەمی ئادەم هەبوو هەتا سەردەمی تووفانەکەی لووتی نوحی کە تووفانەکەی نوحی هاتووە تووفانەکە تەبەن دیوارەکانی ڕووخاندون و پاشماوەی لافاویشی بەسەر کەوتووە جێگاکەی هەر دیار نەبووە حاڵین تا ئەو کاتەی تەوان ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بە ئەمری خوا لە قودسەوە هاجرە و ئیسماعیلی دەبا تەوان خۆ و کاتی بیت نەبوو ماڵ نەبوو بەڵام خوا ئەمری پێکرد بوو لە نزیک ئەو شوێنەی کە بیتی لێ تەوان هاجرە و ئیسماعیلی بەجێهێشتن ئەو جار دوای ئەوەی کە ئیسماعیل گەورە بوو ئیبراهیم هاتەوە تەوان بە ئەمری خوای گەورە بە وحی خوای گەورە جێگای بیتی دۆزیەوە ئەو کات شوێنەکەیان خاوێن کردەوە ئەو جار دیوارەکەیان دروست کردووە جارێ باسی دروستکردنی نەکردووە یەکەم جار خوای گەورە فەرمانی پێکرد کە ئەو پیسی و زیادە و زبڵ و زاڵی کەوتۆتە سەری لای بەو خاوێنیکەوە بۆی لەمە دووە چونکە لە شوێنی پیس نابێ عیبادەت بکرێ بۆ ئەوەی لەمە دووە خەڵک تەوافی بەسەردا بکە عنی دەرکەوێتەوە کوێ شوێنی تەوافکردنە کوێ شوێنی مانەوەیە و شوێنی ڕکوع بردن و سوزدە بردنە وازەحە ئەو جار دەفەرمێ وئذ قال ئیبراهیم و دیسان دەفەرمێ بیرکەنەوە کاتێک ئیبراهیم فەرمووی چی ڕەبی یعنی ئەی خوای من اجعل هذا بلدا آمنا خوایە بیجێڕە ئەو ئاودانیە ئەو شارە بەچی بە ئامینە بە شارێکی پارێزرا تەوان ئێستا کە پارێزراوە یا پێشتر کە پارێزراو بۆ یا لە داهاتوودا کە پارێزراو دەبێ دوعاکە دوعای ئیبراهیمە و هەموو ئومەتی ئیسلامی قەرزداری دوعاکە ئیبراهیمی پێغەمبەرە بە تایبەتی خەڵکی مەکەی تەوان وئذ قال ئیبراهیم و بیر بکەنەوە کاتێک ئیبراهیم سەلامی خوای لێبێ فەرمووی ڕەبی ئەی خوای خۆم تەوان یائێکی مەحذوفی لێیە دەنا لە ئەسڵدا ڕەبی یعنی ئەی خوای خۆم اجعل هذا اجعل بیجێڕە هذا بلدا هذا ئەو شوێنە ئەو جێگایە بە لەگەڵ خاوێنکردنەوە و پاکردنەوەی کەعبەیدا تەوان ئەو دوعانەی کردوون فەرمێتی بیجێڕە خوایە ئەو شوێنە بە بەلەدەن ئامینە بە شارێکی ئەمین پارێزراو یعنی هەم شارەکەی بپارێزە هەمیش ئەوەی دێتە ناوی بیپارێزە ئەوە دوعایەک وەرزوق ئەهلەه من الثەمەرات وەرزوق ئەهلەه و ڕۆزی و ڕزقیش بدە بە خەڵکی مەکەی من الثەمەرات لە جۆرەها میوەجاتە ئەو کاتەی دوعای کردووە زان لەکوێی دوعا کردووە لە بیابانێکی وشکی بێ ئاوی بێداری بێ سێبەری بێ هیچ جۆرە میوەیەک وایە هەموو بەردەڕەقە و ئەوانە بەڵام دوعای بەروبووم و میوەجاتی یەکە ئیمانی بەخوای نەبە ئەو کاتە و لەوانەیە گوێی لە ئیبراهیمی بە ئەو جۆرە دوعایانە بکە گاڵتەی بە ئیبراهیمی هاتبە بەڵام ئیبراهیم دەزانێت خوای گەورە تەوان دەسەڵاتی هەموو شتێکی هەیە دەتوانێت گۆڕانکاری لە کەون و بوونەوەردا بکات و دەزانێ خوای گەورە کە ویست و ئیرادەی لەسەر بوو بۆ خوای گەورە هیچ زەحمەت و قورسێکی تێدا نییە وایە وەرزوق ئەهلەه خوایە ببەخشە بە خەڵکەکەی من الثەمەراتی جۆرەها میوەجات بڕۆ ئێستا ئەو میوەجات و خۆراکانەی کە لە مەکەی دەستت دەکەون بزانە لە هیچ دنیایەکی وایە لە هەر چوار دەوری دنیادا هەرچی شتی گران بەها و بە قیمەت و باشەیە خەڵک دەیبا بۆیە لەوێ دەستت دەکەوێت جا لەوێ ڕواوە یا لەوێ نەڕواوە وایە گرنگەوەی هەموو شتەکانی لێ دەست دەکەون وەرزوق ئەهلەه خوایە ببەخشە بە خەڵکەکەشی ڕۆزی و خۆراکی خەڵکەکەی بدە لە جۆرەها میوە بەڵام دەزانی فەرمووی چێ من ئامەنە منهم بالله ئەوانەی کە ئیمانیان هێنابێ بەخوا لە خەڵکی مەکە واليوم الآخر و ئیمانیشیان هێنابێ بە ڕۆژی دوایی بەڵام خوا لەوەیدا بە قسەی دەکا بۆ ئیبراهیم جارێ وای گوت چونکە پێشتر ئیبراهیم داوای ئیمامەتی کردوتی ئەی خوایە نەوەکانیشم بکە بە ئیمام و پێشەوە وایە دەرسی ڕابردوو خوای گەورە فەرمووی ئیمامەت بۆ کەسێک نابێت کە ستەمکارە ئیبراهیم وای زانی چۆن دوعای ئیمامەت کە دوعایەکی دنیاییە خوا لێی قبوڵ نەکردووە عەفو ئیمامەت قیامەتیە تەوان ئیمامەت بۆ قیامەتی شتێکی دینیە چۆن خوا ئەوی لێ قبوڵ نەکرد پێی وا بوو خوای گەورە ئەگەر دوعا بۆ هەموو خەڵکی بکا بەیەکەوە لێی قبوڵ ناکە بۆیە بە حسابی خۆی پێش کەوتووە بۆ ئەوەی وەک دەڵێ خوای گەورە بەبێ گومانی لێی قبوڵکە
دەڵێ خوایە ڕزق و ڕۆزی بدە بە خەڵکی مەکە بەڵام من ئامەنە منهم بالله واليوم الآخر یەکێک لە خەڵکی مەکەی کە ئیمانی هێنا بێ بەخوا و بە ڕۆژی دوایێ بەڵام قالە خوا فەرمووی نە وەمن کەفەڕە ئەوەشی کافر بوو هەر ڕزقی دەدەم وایە شتی دنیایی دوعای دنیایی بۆ کەسی کافر دەکرێ بکرێ ها وایە لە نیعمەتی دنیاییدا دەگونجێ خوای گەورە بیدا بە کافریش وایە هەر وەکو چۆن دەیدا بە ئیمانداریش و زۆر جاریش نیعمەتە دنیاییەکانی کافران لەوانە زۆرتر بێ لە هی ئیمانداران قالە وەمن کەفەڕە خوا فەرمووی دەیدەم بەو کەسەشی کە کافرە ئەوەشی کە کافرە فەئومەتیعوه یعنی دەیژێنم خۆشگوزەرانی دەکەم قەلیلەن بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەیەکی کەم یعنی هەتا لە دنیادا بێ دەیژێنم ناکرێ خوا دروستکراوێک دروستکە ڕزقیشی نەدا وایە ثم ئەضطەڕه بەڵام دواتر ئەضطەڕه یعنی ڕای دەکێشم بەلکێشی دەکەم بۆ کوێ إلى عذاب النار بۆ ناو سزای ئاگر ئەو جار خوا دەفەرمێ وەبئس المەصیر و خراپترین سەرنجامیش بریتێ لە ئاگر و لە دۆزە خوا پەناماندا سەیری ئاەتەکەی کەنەوە وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا بیر بکەنەوە یا بیر بکەوە کاتێک ئیبراهیم فەرمووی ئەی پەروەردیگارە بی اجعل هذا بلدا آمنا ئەو شارە بگێڕە بە شارێکی پارێزرا و ئەمین وەرزق ئەهلەه من الثەمەرات و ڕزق و ڕۆزی و میوەجات بدە بە خەڵکەکەی من ئامەنە منهم بالله واليوم الآخر ئەوانەی کە لە خەڵکی مەکەی ئیمانیان هێنا بەخوا و بە ڕۆژ دوای قالە ومن کەفەڕە خوای گەورە فەرمووی نا ڕزق و ڕۆزی دەدەم بەو کەسەشی کە بێ باوەڕە بەڵام فەئومەتیعوه دەیژێنم و دەیخەمە خۆشگوزەرانی کەسە بێ باوەڕەکەش قەلیلەن بۆ ماوەیەکی کەم بەڵام ثم ئەضطەڕه پاشان پەلکێشی دەکەم و ڕای دەکێشمەوە إلى عذاب النار بۆ ناو سزای ئاگر وەبئس المەصیر کە خراپترین سەرنجامیش ئەو جار دەفەرمێت وإذ يرفع إبراهيم القواعد من البيت ئەو جار دێتە سەر بیناکردنەوە و دروستکردنەوەی کەعبەی دەفەرمێت بیر بکەوە کاتێک کە يرفع یعنی بەرزی کردەوە یا بەرزی دەکاتەوە ینی خۆی بەرزی کردوتەوە لێ بۆتەوە وایە و چەند جاریش تعبیر کراوەتەوە دوای ئەو کاتێ وایە بەڵام بەداهاتوو هێناوێتی ها معنای لۆغەویەکەی ئەوەیە دەڵێ کاتێک بەرزی دەکاتەوە ئیبراهیم جا عولەما دەفەرمون بۆ وا دەڵێ لە عارەبیدا یاسایەکمان هەیە ئەگەر ڕستەیەک فعلی مضارعی تێدا بەکار هات یعنی دەلالەتە لەسەر بەردەوامیەتی ئیشەکەی یعنی کەعبە ئەگەر فەرزەن جارێکی دیکە ڕووخایەوە وایە یا پێویستی بە بەرزکردن و بە گەورەکردن و بە جوانکاری و دەستکاریکردنی هەبوو هەمیشە دەبێ ئەو ئیشە نوێ ببێتەوە چونکە ئەگەر چەند دەستکاری کراوە ئەگەر وەکو جاران بە وایە جێگان کەس نەدەبوویەوە وإذ يرفع إبراهيم القواعد يعني بیر بکەنەوە کاتێک کە بەرزی کردەوە یا بەرزی دەکاتەوە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێتی القواعد يعني بناغي من البيت أو ماڵە بناغي يعني بناغي لێ نەداوە ئیبراهیم بناغەکە هەبووە جا ئادەم بۆ خۆی لی داوە یا هەر فعلا خوای گەورە لەگەڵ دروستکردنی ئەو قسەیەش هەیە هەر زەویدا خوای گەورە بناغەی کەعبەی دروست کرد بێ چونکە ئەو بەیتە کە لەسەر زەوی هەیە هاوشێوەی لە ئاسمانیش هەیە کە ئەوەی ئاسمانە پێ دەوترێ بەیت المەعموور ئەوەی کە حەدیثەکەی لەسەرە دەفەرمێت چۆن لەسەر زەویدا خەڵک بە دەوری کەعبەیدا تەواف دەکا لە ئاسمانی دنیاشدا ماڵێک هەیە پێ دەوترێت بەیتی مەعموور بەیتی ئاوەدانی کە دەفەرمون هەموو ڕۆژێک 7,000 مەلایکەت بە دەوریدا دەسوڕێتەوە ئەوەی جارێکیش تەوافی کرد دووبارەی ناکاتەوە تەوان لەوێ یعنی عەدەد و ژمارەی تەمان مەلایکەتەکان هێندە زۆرە دەفەرمون لە هەمان ئاستیشدا لەسەر زەوی تەمان کەعبە هەیە بۆیە دەگونجێ کەعبە دەست دروستکراوی دەستی ئیبراهیمیش نەبێ ئیبراهیم نەعافو ئادەم پێغەمبەریش نەبێ دەگونجێ خوای گەورە هەر خۆی لەگەڵ دروستکردنی زەویدا وە دەکرێ ئادەم گرنگ ئیبراهیم تەنها تعمیر و ئاوەدانکەرەوە و تازەکەرەوە و وەک دەڵێ دەرخستنی دیوارەکانی کردووە دەنا ئەسڵی بینایەکە ئەو نەیکردووە
وإذ يرفع إبراهيم القواعد يعني بيربكنا وكاتك كبرزي كرد وإبراهيم سلام خوای لەسەر بێت بناغی ئەو ماڵە و ئیسماعیل و هەروە ئیسماعیلیشی لەگەڵ بوو بەڵام دیقەتی دەنێ گوتیان چی لەگەڵ ئیشەکەی دەها ئیشەکەیان زۆر بە زەحمەت بۆ دوو کەس ئەنجا ئەو بەردە گەورە و زلانە ئەوەی کە مەقامی ئیبراهیمی دیوی بەردێکی گەورەی زلیان لەو لای ڕاهێناوە جارەی ئەو بەردانە زۆر بە زەحمەت کۆکراونەتەوە بە دوو کەسی لەو بیابانە وشکەی بەڵام پەرۆشی زەحمەتەکەی خۆیان نەبووە ها لەگەڵ ئیشەکەی داگوتویانە ڕەبەنا تەقەبەل خوایە ئەی پەروەردیگارە تەقەبەل منمان لێمان وەرگرت وایە چونکە ئیشکردن گرنگ نییە بەڕاستی قوبوڵبوونەکەی گرنگە وایە بۆیە لەسەر ڕەمەزانیش پێشینەکان عالمە پێشینەکان دەفەرمونون هەمیشە کە ڕەمەزان تەواو بووە 6 مانگ بەس دوعایان کردوتویانە خوایە ئەو ڕەمەزانەی کە گرتومانە لێمان قوبوڵکە دەفەرمونون کە گەیشتونە شەشەکەی دیکە گوتویانە خوایە تەمەنمان پێ بدە کە بگەینەوە ڕەمەزانێکی دیکە یعنی هەمیشە وەک ئەوەی لە ناو ڕەمەزانێدا ژیاون بۆیە ئینسان کە عیبادەت دەکات و خواپەرستی دەکات هەمیشە دەبێت دوعای قوبوڵبوون بکەی و نابێ وەک دەڵێ بەڵێ ئومێدت بە قوبوڵبوونی هەیە بەڵام یەقینت نییە وایە ترسێک هەر هەیە بۆیە هەمیشە دەبێت دوعا بکەی فێرکاریشە ڕەبەنا تەقەبەل منا خوایە جاو بۆ هەمومان دەبێ ئەوەندە بەتەنێ هەر ڕەبەنا تەقەبەل منا خوایە ئەوەی کردومانە لێمان وەرگرە ئینەکە ئەنتە السەمیع العەلیم بێگومان تۆ بەتەنها السەمیعی یعنی چی بیسەری یعنی هەموو شتێک دەبیستی هەرچی گوت بێتمان دەیبیستی العەلیم زاناشی بەچی زانای بە نهێنیەکانی دڵمان بە چ نیەتێک کردوتە جاخوا لەسەر کامیان پاداش دەداتەوە لەسەر نیەتەکە عادەتەن چی ئەو دوعای دەکا ئەوەی یەقینی لە خۆی هەبێ ئەوەی دڵنیا بێ کە ئیشێکی بۆ خوای کردووە ئەویش دوعای قوبوڵبوونەکەی دەکا چونکە لە دڵی خۆتەوە دەزانی بۆچی ئیشەکەت کردووە وایە و ئینسانیش تقریبا بۆ خۆی لەوانەیە بزانێ کە ئیشەکەت قوبوڵ بووە یا قوبوڵ نەبووە وایە چونکە وعدی خوایە بۆ خوای کردبێتت لە دڵەوە حتمما خوای گەورە ئەگەر وەکو خۆی نەک وەکو خۆی لای کەمی دا ئەوەندەی خۆی لێ قوبوڵ دەکا وایە و نیەتەکەت چەندە چاتر بێت تەوان دەگونجێ زیاترش بێ معناکەی وازەحوانیە بیر بکەنەوە کاتێک کە ئیبراهیم و ئیسماعیل بناغەی ئەو ماڵیان بەرز کردەوە لەگەڵ بەرزکردنەوەکەش دەیانگوت ئەی خوایە قوبوڵ کە لێمان وەرگرە لێمان ئەوەی کە کردومانە بێگومان تۆ بیسەری زانای وەجعلنا دوعایەکی دیکەش تەوان ئەوەش یەکێکی وەجعلنا وەخوایە بمانجێڕە بە موسلیمەینی لەک بە دوو کەسی خۆ تەسلیمکەر و خۆ بەدەستەوەدەر بۆ تۆ وازەحە خۆ تەسلیمکەر یعنی چی؟ یعنی کەسێک کە خوا ئەمری پێکرد بەبێ سێودوو بڵێ سەمیعنا وەئەطەعنا مسلمان لەوەیەوە هاتووە چێ مسلمانی ڕاستەقینەیە ئەو کەسەی لە بەرامبەر ئەمری خوا و لە بەرامبەر ئەمری پێغەمبەردا قسەت نەبێ ڕەخنەت نەبێ پێناخۆشبوونت نەبێ وایە خۆت زینەوە و خۆبادانت نەبێ مادەم خوا پێی گوتووی ئیشەکەی بکە هەتا ئەگەر هەرچەندە دین شتی وای تێدانی زەرەری ئینسانی بێ بەڵام ئەگەر بەڕواڵەتیش زەرەرت بێ خۆ قاتیلێک کاتێک کە قوبوڵیەتی بکوژرێتەوە خۆ بەڵێ دەمرێ بەڵام قازانج دەکاگە ڕازی بەیان زەرەر خۆ بچێ بەدەستی خۆیەوە خۆی تەسلیم کا چاکترە بڵێ خەڵک وەرە بمکوژەوە ئەگەر بەنیەتی چاک بێت لە جیاتەوەی هەڵبێت و خۆی بزێتەوە لە کوشتنەوەی بۆ چونکە تەوەن گوناهەکەی لەسەر لا دەچێت و خاوێن دەبێتەوە ئەگەر ڕاکە بەڵێ لە دنیا ڕزگاری دەبێت بەڵام جەهەنەمی لەو سەری چاوەڕێ دەکە وەجعلنا موسلیمەینی لەکە خوایە بمان کە بە دوو کەسی خۆ بەدەستەوەدەر و خۆ تەسلیمکەر لەکە بۆ تۆ وەمن ذورریەتینە خوایە نەوە وەچەکانیشمان وا لێ بکە ئەمرەکانی تۆ فەرمانەکانی تۆ جێبەجێکەن ومن ذورریەتینا ئومەتەن موسلیمەتەن لەکە و لە نەوەکانیشمان ئومەتەن یعنی کەسانێک دروستکە کە موسلیمەتەن لەکە کە خۆی بەدەستەوەدەر و خۆ تەسلیمکەر بن بۆ فەرمانەکانی تۆ وازەحە تەوە نەهاتوون بەس دوعا بۆ خۆیان بکەن بەڵێ یەکەم جار بۆکیان دوعا کردووە بۆ خۆیان بەڵام دوای خۆیان بۆیە تەوان ئەدەبی دوعاکردن وایە یەکەم جار سنەتە بڵێ خوا لێم خۆش بە وایە بەڵام بەتەنێ ناڵێ سەحابەیە کاتی خۆی توێتی خوا لە من و لە محەممەدی خۆش بە و لەوەکانی کەس کەیفی خۆتە
وهەندێک ئینسان نابێ ئاوا بێ تاوان دەبێ بڵێ خوا خۆخوا کە تۆی بردیە بەهەشتێ یعنی نا کە دوو کەسی دیکەی هێنان جێی تۆی ناداتێ وایە شوێنی تۆ هەری تۆیە ئەوەی تۆ بێ تۆ لەوەی خۆشی دەبینی کە خەڵک بە دوعای تۆ بێتە باشتێ نەکچێتە جەهەنەمێ وایە وجعلنا مسلمين لك خوا بمان کە بە دوو کەسی خۆ بەدەستەوە دەر و تەسلیم کرد بۆ فەرمانەکانی تۆ ومن ذريتنا أمة مسلمة لك ولنوكانشمان أمة يعني كسانيكي مسلمة خو بدستوى در دروسكا بو فرمانكانتو دعاء ديك أوي وأرنا مناسكنا وخوا أرنا بشان ماندا فيرمان كم مناسكنا تون بنداتي توب كين تون عبادة لو مالي داب كين تون يعني بله يعني مسلمان زابلا مسلمان يعني خو تسليم كر خو بدستوى در يعني كسك تسليم ببه بأمر خوا وأرنا مناسكنا خوا فيرش مانك تون عبادة كام كين كعبة ما ندرس كر بس تون عبادتي تداب كين چۆن عیبادەتی تێدا بکەین چۆن بە دەوری دا بسوڕێنەوە چۆن لە ناوی دا بمێنینەوە چۆن ڕوکوع ببین چۆن سوزدە ببین و ئەرینا مەناسیکەنا خوایە پیشانماندا چۆن بەنداتی عیبادەتی تۆ بکەین دوعایەکی دیکە وەتوب عەلەینە خوایە تەوبە و پەشیمانیشمان لێ وەرگرە یعنی ئەگەر کەم و کوڕی و ناتەواویەکیشمان کردبێ جاری وا هەیە دەگوترێ خۆ ئیبراهیم پێغەمبەر بوو پێغەمبەرانش مەعسوومن وایە ئیسماعیل پێغەمبەر بوو خۆوانە مەعسوومن گوناهیان نییە تا داوای لێخۆشبوون بکەن لەخوا تەوبە هەر بۆ کەسی تاوانبار نییە ها بۆ معلوماتتان جاری وایە تەوبە بۆ کەمتەرخەمیە وایە کەمتەرخەمی لە عیبادەتکردن و لە خواپەرستیکردندا ئەوە یەک دەگونجێت تەوبە بێت لە کەمتەرخەمی یعنی ئەگەر نەمانتوانی بێ ماڵەکەی تۆ بە جوانی یعنی خاوێنکەینەوە و دروستیکەین چاوپۆشیمان لێ بکە و زۆرینەی عولەماش دەفەرمون دوعاەکە بۆ خۆیان نەبووە بۆنەوە وەچەکانیان بۆ پاڕاونەتەوە خەمی پاش خۆیان بووە بەڵێ ئەوان پێغەمبەرن بەڵام نەوە وەچەکانی ئەوان ئەگەر باشیش بن وایە تاوانباریان هەر تێدانە دوعای ئەوانیان کردووە فەرمویانە وەتوب عەلەینە خوایە تەوبە و پەشیمانی لە خۆمان و لەنەوە وەچەکانیشمان وەرگرە ئەگەر هەڵەیان کرد ئینەکە ئەنتە التەواب الرەحیم بێگومان تۆ بەتەنها ئینەکە بێگومان تۆ أنت يعني هرتو يعني بيجومان بس تو كسي دي كنا التواب تواب يعني زور توبة وردقري وزور توبة وردقري الرحيم وزورش بابا زي تواب صيغة مبالغة طبعا أجر حديثي قدسية كالزور زي قاعد الخوشية كذا فرمت أجر براو بربا آسمان كانوا زي كسي جناهي هبن دواتر توبة بكاتو داوي لخوشبون بكال أخواي خواد فرمت ئەمنیش پڕاوپڕ بە ئاسمانەکان و زەوی لێی خۆش دەبم باکیشم نییە وایە وەتا ئەو کاتەشی ئینسان چەندە خراپەکار بوو بێ هەتا ئەگەر بکوژی پێغەمبەرانیش بوو بێ کە پێش مردن و پێش ئەوەی کە مردن بگاتە قوڕقوڕاگەی ویستی تەوبە بکات و پەشیمان ببێتەوە خوای گەورە دەرگای بۆ تەوبەکردن هەمیشە کراوەیە بۆیە دەفەرمون بێگومان تۆ بەتەنها تەوبە وەردەگری و زۆریش بەبەزەی دعاء ديكا كردويانا أوي دفرمون ربنا وابعث فيهم رسولا أي پروردگاري إيما وابعث فيهم رسولا وابعث يعني بنيرا لنا خلقي مكة رسولا منهم بيغمبرك لخويا واضحة أي خواي إيما وابعث فيهم رسولا وابعث بنيرا لنا ياندا رسولا منهم بيغمبرك لخويا واضحة أو بيغمبرك تبكى يكم يتلو عليهم آياتك بخوينتوا بس يتلو عليهم بخوينتوا بسريان دا يكم زار آياتك نشان كانتو بلغ كانتو أو يك ويعلمهم وفير كتاب شيانكا فرق يودشتانة يا خويندنوا بسر كسيك دا وفير كردني كسيك أدي فير كرنكا نا هذا يعني يكم زار بخوينوا بسريان دا هر پیغمبر هر دفرمت پیغمبر یک به که او پیغمبر صفتی وابه کتابی تویان بسر دا بخوینتوا فیر کردنکه یعنی تگاندن حالی کردن تفسیر کردن و لگدانوا بوی ایشی ایما مبستی اوی ایشی پیغمبران و ایشی ایما کشوین کوتوی پیغمبرانین بتنها بمجرد قصه چی سرپیی توانا به حالی
يعني ئیشی پێغەمبەری ئەگەر تەنها خوێندنەوە بایە زۆر ئاسان بوو ها ئەگەر بەس خوێندنەوەی لەسەر بە بەس ینی ئەو ئاتانەی بۆی داهاتن خوێن بایەوە جا عیلاقەی نەبایە خەڵک بە قسەی دەکای یا بە قسەی ناکات تەنفیزی دەکای یا تەنفیزی ناکا ئیشەکەی زۆر ئاسان بوو بەس ئیشەکە بەوەندەی تەواو نابێ ها دوعای ئیبراهیم پێغەمبەریش ئەوە نییە ها دەڵێ یەکەم جار بخوێنێتەوە بەسەر یاندا نیشانەکانی تۆ ئەو جار وەیعەلیمهم الکتاب فێری کتێبەکەشیان کە یعنی فێریان کات چۆن کتێبەکەی جێبەجێکەن چۆن کتێبەکەی پەیڕەوکەن چۆن لە کتێبەکەی حاڵی ببن ئەو جار وەلحیکمە و هەروە فێری دانایی لێرە مەبەست سنەت ها یعنی فێری سنەت و ڕێبازی خۆشیان کات پێغەمبەرەکە سەلامی خوای لەسەر بێ وەیوزەکیهم و پاکیشیان کاتەوە وازەحە کەواتە ئەو پێغەمبەرێک کە ئەوان دوعایان کردووە زانی دەبوو چەند سیفاتی تێدا بن خەڵکی مەکەی بێ وایە طبعا محەممەد صلی الله عليه وسلم فعلا بە دوعای ئیبراهیم پێغەمبەری بووە بە پێغەمبەر ها حاڵێن خەڵکی مەکەیە وایە طبعا بەڕەچەڵک دەسێتەوە سەر ئیسماعیل یەکەم کەسە کە مەکەی ئاوادان کردوتەوە یعنی ئەسڵی مەکەی ئەسڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەو جار یەتلو عەلەیهم ئایاتیکە بخوێنێتەوە تەوان پێغەمبەر لە هەر شوێنێک هەلی بۆ ڕەخسابێ ئللا ئامۆژگاری خەڵکی هەر کردووەها ئاەتەکانی هەر خوێندوونەتەوە ئەو جار فێریشی کردوون ینی چۆتە وردیار لەگەڵیان ها محاولەی کردووە نقطە بە نقطەش ئەوانەی بەدوای دەکەون و لەگەڵنی ئاەتەکان جێبەجێکەن ها تاوای لێ هاتبوو سەحابەکان هەر یەکەیان بوون بە قورئانێکی زیندوو هەبوو قورئانی سوورەتێک نەدەزانی بەڵام کە لە ژیانی ڕۆژانەتدا دەدبینی پێدوا بوو قورئانە و خەڵک کردەوەکانی قورئانی لە کەسەکەیدا دەبینین حکمەتی یعنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ها چونکە ئەگەر سنەتی پێغەمبەر لەگەڵ قورئانە نەبێ کەس تێدەگا ها هەتا ئەرکانەکانی ئیسلام ها بۆ معلوماتان بە نوێژە زەکاتە حەجە ڕەمەزانە ئەگەر حەدیث ڕوونی نەکاتەوە ها تەفاسیلی لە قورئانەدا نییە ها بەس ئیشارەتی تێدایە وایە وەیوزەکیهم و پاکیشیان کاتەوە لە شرک و بت و بتپەرستی و حەسادەت ئینەکە ئەنتە العەزیز الحەکیم بێگومان بەس تۆ عەزیزی ئەنی باڵادەستی چت بوێ دەیکەی کەسیش ناتوانێت پێشت پێ بگرێ وایە حەکیمیش یعنی بڕیارەکانیشت لە شوێنی خۆیدا وازەحە ئەو جار دەفەرمێت وەمەن یەرغەب عن ملەتی ئیبراهیمە چێ دەبێ هەبێ يرغب يعني لابدا وبشت هلكا عن ملة إبراهيم لو آينيك إبراهيم پیغمبر لسري بوا ومن يرغب يعني دبي چه به لابدا عن ملة إبراهيم لو ديني لو آينيك إبراهيم پیغمبر لسري بوا إلا من سفيه نفسه تنها كسك كخوي بدول يعني خوي بعقل كرد به خوي كم عقل كرد به خوي لجيلي دابه دول مجلس طبعا واضحة؟ طبعا السفيه جيه كسي كم مصلحتي خوي نازاني زال فقه دا سفيه أو كسي كنازاني معاملي بك قوريكي لسر دادن دري ببي قوركي بوينية هيز معاملي بك بكره بفروشه هرتي بكره بفروشه هموشي بتعالى ويا بزلير يعني كسي خوي لجيلي دابت خوي بعقل كرد بيدنا إبراهيم أوندا قورة بوا ودينكي أوندا دور بوا لبتو بتبرستي هیچ کەس بۆی نەبووە لە شریعەتی ئیبراهیم پێغەمبەر لادا و هەتا یەهودیەت و نەسرانیەت و بە دینەکەی ئێمەشەوە ها هەمویان تەواوکەری دینی ئیبراهیم نەک یعنی پاشماوەی دینی ئیبراهیم پێغەمبەرینە ئیسلام ناوی ئەو ئاینەی بووە کە ئیبراهیم هێناویەتی ها موسڵمان وەصفی ئەو کەسانە بووە کە بە دوای ئیبراهیم پێغەمبەر کەوتون بووە تا قیامەتێ ها ئەوەی کە بە دوای دینی حەقیقیەوەیە طبعا ئەو دینە پەیڕەو دەکا کە ئیبراهیم پەیڕەوی کردووە چێ هەیە لابدا لە پەیڕەوکردنی ئاینی ئیبراهیم تەنها کەسێک یعنی دەتوانێت لابدا کە سەفیهە نەفسە و کە خۆی بێعاقڵ کرد بێت یا خۆی لە جێلی دابێ وەلەقەد ئیصطەفەیناه فی الدنیا خوا دەفەرمێت سوێن بەخوا ئێمە ئیبراهیممان هەڵبژار لە دنیادا هەڵمان بژار کردمان بە نەک بە پێغەمبەر ها کردمان بە ئەبول ئەمبیا ها باوکی پێغەمبەران تەوەن دوو کوڕی هەبوون هەردووکیان پێغەمبەر بوون وایە ئیسحاق و ئیسماعیل ئەدی یاعقوب چێتی نەوەیتی تەوەن نەوە ئیبراهیمش چی هەبوو یوسف هەر پێغەمبەر بوو وایە ئەوە پێغەمبەرەکانی دیکەش ها
داود و سلێمان و ئەوانش بەڕە سەڵک هەمویان دەستنەوە سەر ئیبراهیم پێغەمبەری و پێغەمبەری خۆشمان بە هەمان شێوە بۆیە دەفەرمێ سوێن بەخوا ئێمە ئیبراهیممان هەڵبژار لە دنیادا وئینەه فی الآخرەتی بێگومان ئەو لە ڕۆژی دوایشدا لەمینە الصالحین یەکێکە لە چاکەکارن جا ئاخر ئاەت دەفەرمێ ئیذ قال له چاکی ئیبراهیمی لەچیدا بوو بۆچی خوای گەورە ئیبراهیمی هەڵبژارد بۆچی خوای گەورە ئیبراهیمی کردووە بە چاکەکار لە دنیا و لە قیامەتدا شاهیدی بۆ دەدا و هەتا قیامەتێ هەرچی موسڵمان هەیە دەبێ وەکو ئیبراهیم کات و بە دوای ئیبراهیمی بۆ بێ لەبەرەوە یەک سیفەتی تێدا بووە ئەو سیفەتە لە هەر کەسێکدا هەبێ بە نیسبە و بە ڕێژەها وەکو ئیبراهیمی لێدێ إذ قال له ربه أسلم بەس لەبەر ئەوەی خوای گەورە پێی گوت ئەسلیم خۆ بەدەستەوەدا خۆت تەسلیم کە خۆت تەسلیم کە یعنی هەرچی پێم گوتی پێت ناخۆش نەبی هەرچی پێم گوتی ئەولای مەکە یەکسەر یعنی وەک دەڵێ جێبەجێیکە إذ قال له کاتێک کە پێی گوت پەروەردیگاری ئەسلیم خۆت بەدەستەوەدا ئیبراهیم چی کرد بۆ هەموو فەرمانەکان قال ئەسلەمتو ڕێک گوتی ئەوە خۆم تەسلیم کرد خۆم بەدەستەوەدا لرب العالمین بۆ پەروەردیگاری جیهانیان ئەو سیفەتی خۆ تەسلیمکردنە لە هەر کەسێکماندا هەبێ بە نیسبەتی خۆ تەسلیمکردنت بۆ ئەمری خوای گەورە ئەوەندە وەکو ئیبراهیمی ڕێزدار دەکات لە دنیادا و لە قیامەتیشدا ئینسان بەو ئەندازەیە دەبێتە چاکەکار چونکە وەک دەڵێ چاکی ئیبراهیمی لە خۆ تەسلیمکردنەکەیدا خوای گەورە پێی گوتووە بڕۆ ئاگر چووە یان نەچووە پێی گوتووە بڕۆ مەکەی بەجێ هێڵا عەفو مەسەلەن کات خۆی لەو کوردستان ژیاوە زاهیرەکەی لێرەوە ڕۆیشتە بۆ میسر بەبێ ئەوە لە میسرەوە بۆ قودس لە قودسەوە بۆ مەکەی گەیشتۆتە مەکەی خێزانەکەی و منداڵەکەی لەو بیابان و چۆڵەوانیەی بەجێ هێژ وایە خوای گەورە پێی گوت سەری ببڕە سەری بڕێ بوتی بڕۆ بتەکان بشکێنە شکاندی بڕۆ لە بەرامبەر نەمرودیدا ڕاوەستە لە هیچیدا مناقەشەی نەکرد بۆیش خوای گەورە ئاوا ڕێزداری کرد صلی الله علی سیدنا محمد